بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم، وتب علينا إنك أنت التواب الرحيم. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم أعنا على ذكرك وشكرك وحسن عبادتك. اللهم اجعلنا من عتقاء شهر رمضان. اللهم اجعلنا من عتقاء شهر رمضان. اللهم اجعلنا من عتقاء شهر رمضان. اللهم آمين. إيمان داران مسلمانانی ئازیز، هیوادارم تا مەزرۆیانە پێکەوە نەفەسمان هەبێ و بەردەوام بین بە پشتیوانی پەروەردگار لەوەی کە لە خزمەتی سیرەتی ڕەسوڵ وڵادا، سنەتی ڕەسوڵ وڵادا عەلەیهی سەڵات وەسەلام بەردەوام بین. هەر لێرەوە ئەیڵێم کە ئەو زنجیرە بەرنامەیە کە لە خزمەتی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وەسەلام بەردەوامە بین، تایبەت نییە تەنها بە ڕەمەزان و شەوانی قەدرەوە، بەڵکو بە پشتیوانی خوا سوبحانەه وتەعالا بە درێژایی حەفتانە بڵێن بەردەوامە بین. ئەگەر خوای پەروەردگار تەوفیق با و هیدایەت با، ئینشاءڵڵا بەردەوام بین تا ئەو کاتەی کە تەواوی سنەتی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وەسەلام و سیرەتی بەیانەکەین. ئێمە لە خزمەتی ژیاننامەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام نزیک بووینەتەوە لەوەی کە ئیتر ئەگەر خوا عومر با سبەی شەو بگەین بەوەی کە ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وەسەلام وحی بۆ دادەبەسێت. هاوکاتیشە لەگەڵ شەوانی قەدر و بەتایبەتیش شەوی 27 و سبحان الله لە دووشەمەشدا کە ئومێد دەکەم لەو ساتە شاد بین بەوەی کە ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وەسەلام پەیامی بۆ دادەبەسێت. بەڵام پێویستمان بەوە هەیە کە لەسەر چەند بابەتێکی دیکە لە عومری پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسەلام، بەتایبەتی لە نێوانی 30 بۆ 40 و بەتایبەتی لە پێش 40ەوە کۆمەڵێک بابەت هەیە کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام پێوەی سەرقاڵ بووە. هێندێک ئاماژە هەن بۆ ئەوەی کە ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وەسەلام دەبێت بە پێغەمبەر. هێندێک شت کە خۆی مەشغوڵ کردووە، ینی پێغەمبەری ئازیزی بەڕاستی مەشغوڵ کردووە لە ذاتی خۆیدا، مەشغوڵ بووە بەوەی کە هەموو ئەمانە ئاماژە گەلێکن، شتانێکی ئاسایی نین کە پێغەمبەری ئازیز دەیبینێ و دەیبیستێ و ئەمانە بەڕاستی پێویستە قسەی لەسەر بکەین کە هەموو ئەمانەش خۆی دەبینێتەوە لەوەی کە ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وەسەلام چۆن پارێزراو بووە لە هەموو هەڵسوکەوت و ئاکارێکی ناشیا و خواپاراستوێتی. پاشان پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام خەوبینینەکانی چی بوون و هەروەها خەڵوەت و تەنهایی و چوونی بۆ نێو ئەشکەوت چه پەیامێکی تێدایە بۆ ئێمەی مسلمانان کە لە ئەم شەودا بە پشتیوانی خوا سوبحانەه وتەعالا زیاتر لەسەر ئەم بابەتانە هەڵوەسە دەکەین. هەموو ئەمانەی کە دەچینە خزمەتی ئامادەکاریە بۆ گەشتن بە 40 ساڵ و وەرگرتنی پەیام و ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وەسەلام کە خوا سوبحانەه وتەعالا دەیکات بە پێغەمبەر. خاڵی یەکەم گرنگە بزانین کە خوا سوبحانەه وتەعالا پێغەمبەری ئازیزی پاراستووە، وەکو لە یەکێک لە فەرمودەکاندا کە ئیمامی عەلی رضی الله عنه وأرضاه بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ: ما هممت بقبيح منها يهم به أهل الجاهلية إلا مرتين من الدهر كلتاهما عصمني الله منهما. پێغەمبەری ئەکرەم فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام نیازی ئەنجامدانی کارێکی خراپ یان شتێکی ناشرینم نەکردووە لە زمانی جاهلیدا دوو جار. هەمەزان یانی چی؟ یعنی خوتوڕە، یعنی بە خەیاڵدا هاتن، یعنی شتێک هەیە کە ویستومە بیکەم. شتەکەش ئەو شەوەیە کە لە ئەڵە لەگەڵ شوانەکە بەیەکەوە بووین لە مەککە، هەردووکمان دەمان لەوە ڕاندن، وتم تۆ ئاگات لە مەڕەکان بێ، من پێم خۆشە سەرێک بەمەوە ئەم شەو بە دەردی گەنجان ئەڵێن دائەنیشین، خۆم مەشغوڵەکەم، سەرقاڵ ئەبموانە لەگەڵ گەنجان ئابم. ئەڵێ کە ڕۆشتم گوێم لێ بوو وتیان وەڵاوە شاییەکە و ئافرەتێکی مەککەیی شووی کردووە و خەڵک کۆبوونەتەوەوانە. نزیک بوومەوە لەوێ، هەر کە نزیک بوومەوە دەهۆڵ و زورنا و مۆسیقا و بە یعنی ئەم شتانە بوو. ئەڵێ سوبحان الله کاتێ خەبەرم بوویەوە هەتاو خەبەری کردمەوە، خەوم پیاکەوت. ئەمە جاری یەکەم. جاری دووەمیان عروەی کوڕی زوبەیر بۆمان دەگێڕێتەوە میکیان کە فەرمێ یعنی دراوسەیەکی خەدیجەیەکی خۆیلیت. تەمەن ئەم ڕووداوە بە هەمان شێوە ینی جارێکی دیکەش دووبارە بۆ تۆ لە ژانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام کە هەر
الله جل جلاله رسول الله خواندوو ئەمەی نەکردووە. شتێکی دیکە لەوەی کە خوا سبحانه وتعالى پێغەمبەری ئازیزی پاراستووە ئەوەی کە عوروەی کوڕی زوبەیرمان دەگێڕێتەوە کە دراوسەی پێغەمبەر بوون، ئەڵێ یەکی لە دراوسەکانی خەدیجەیەکی خۆیلێت بۆی گێڕامەوەتی گوێم لێ بوو پێغەمبەری ئازیز بە خەدیجەیە، یعنی ئەی فەرموو يعني گفتگوی لەگەڵ دایکمان خەدیجە کرد، ئەی فەرموو والله لا أعبد اللات أبدا والله لا أعبد العزى أبدا، والله عبادتم بەندایەتیم بۆ لات نەکردووە، بۆ عوزا نەکردووە، لات و عوزا و مەنات و ئەمانە نەکردووە، سوێندی پێ نەخواردوون پێغەمبەری ئازیز عليه الصلاة والسلام. زەیدی کوڕی حارثە ڕووداوێکمان بۆ دەگێڕێتەوە، لە خزمەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام تەوافمان کرد. دوو بت هەبوون کە ئەم دوو بتەیە بە تایبەتی يعني ئەڵێ خەڵک زۆر بە عجیب سەیرانەکردن، سبحان الله، حتا ئەم دوو بتە ئەڵێ تاوان و گوناه و کاری زۆر قێزەون و ناشرینیان کردبوو، بووبن بە بەرد لە ئەنجامی و تاوانە قێزەونەی کە شکۆی کەعبەیان شکاندبوو یان بەزاندبوو، خوا سبحانه وتعالى کردبوونی بە بەرد کەچی خەڵکی دوای ئەوەی کە ئەمانە ئەم ئیشە قەبیحیان کردبوو ئەچوونیان پەرستن، دەستیان پێیانان. ئەڵێ یا دوو بتیکە هەبوو بە مانایەکی دیکە کە ئەو دوو بتەیە ناوی ئیساف و نائیلە بوو، ئەڵێ لەگەڵ پێغەمبەر بنویستم دەستی لێ بم، ڕەسوڵ الله فەرمی نەکەی دەستی لێ نەدەی، ئەڵە جارێکی کە نزیک بووینەوە هەرویستم دەستی لێ بم، پێغەمبەری ئازیز تۆڕە بوو فەرمی نەموت دەستی لێ نەدەی، یعنی نەک سوێندی پێ نەخواردووە، ڕەسوڵ الله ڕازی نەبووە دەستیشی پیا بهێنرێ. جا لێرا پێم خۆشە بەڕاستی هەڵوەسە بکەم لەسەرەوەی کە ئەو کەعبە عەزیمەی کە هەیە، ئەو کەعبە شکۆدارەی کە هەیە، دەست لێدان و ماچکردن تایبەتە بە بەردەڕەشەکەوە، یان ڕوکنی یەمانی کە لە هێندێکە هاتووە ئەوە ئەجینا دەستدان لە خودی کەعبە، تەسبیحهێنان بە خودی کەعبە، پەڕۆهێنان بە خودی کەعبە، پشتوێنهێنان بە خودی کەعبە، هەموومانە مخالفەیەکرێ. يعني لە ڕووی عەقیدەشەوە خەتەرە لەوەی کە کەسێک پێی وابێ کە خوا سبحانه وتعالى ئەمرەکە فليعبدوا رب هذا البيت، پەروەردگاری ئەم بەیتە بپەرستن، نەک خودی ئەم بەیتێ، نافەرمێ فليعبدوا هذا البيت رب هذا البيت. بۆیە بەڕاستی بۆیە لە بەرامبەر کەعبە ئەماڵێم هەتاوەکو هیچ قەبری پێغەمبەرێ، هیچ قەبری صالح و خواناس و پیاوچاکێک، هیچ قەبری شەیخێک بنمونە وانەبێ لای تۆ کە بچیت بەڕاستی دار و بەرد و خۆڵ و پەڕۆ و هەتا دوایی بە تەبەڕک بزانی، یان شتی پێوە بلکێنی، یان هەتا دوای ئەمانە کە ئەمە بەڕاستی هەمومانە ینی خۆی بۆ خۆی ئینسان ئەباتە خانەی ئەوەی کە بەڕاستی بەرەو کوفر و شرک و عاقبەت شەڕیبی با کە هەبووی ئەبێ خۆمانی لێ پارێزی. بەڵێ پێغەمبەری ئەکرەم صلی الله تعالی علیه و آله وسلم خوا سبحانه وتعالى پاراستوێتی کۆتا خاڵ لەسەر پاراستنەکانی ئەوەیە کە ئیبن عومەر بمان دەگێڕێتەوە کە ئەفەرمێ پێغەمبەری عزیز پێشەوەی ببێ بە پێغەمبەر لە خوارووی بەلدەح لە نزیکی شاری مەکەیەکی بوو لەو جێگایانە، ئەڵێ گەشت بە زەیدی کوڕی عەمری کوڕی نوفەیل، زەیدیش سفرەیەکی گۆشتی نزیک کردەوە لە پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسەلام، پێغەمبەر لێی نەخوارد. بۆچی نەیخوارد؟ فەرمووی ئینی لا ئاکول مما تذبحون على ئەنصابکم، من ناخۆم لە شتێک ئێوە سەرتان بڕیوە بۆ بتەکان. دقیقە، شتێک سەر بڕاوە بۆ بتەکان، یان شتێک بە زمانی ئەمڕۆ سەر بڕاوە بۆ ئینسانێک، یان لەبەرپی ئینسانێک، سەر بڕاوە بۆ ئینسان یان لەبەرپی ئینسانێک. و هەروەها فەرمی ولا ئاکول مما لم يذكر اسم الله عليه، ئەمن شتێک ناخۆم ناوی ئەڵڵای لەسەر نەبرابێ یان ناوی غەیری خوای لەسەر برابێ بە تایبەتی کە هەر بە هەردوو ماناکەیان گرنگە، کە سەر ئەبڕێ بۆ غەیری خوا تەواو من نایخۆم. ئەمانە چێ پاراستوێتی خوا سبحانه وتعالى پێغەمبەری ئازیزی پاراستووە کە تووشی ئەمانە نەبووە. دوو مەسەلەکەی تر کە گرنگە لە ژیانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام هەڵوەسەی لەسەر بکەین، ئەویش بریتیە لە مەسئلەی خەوبینینی پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وسەلام کە ئەفەرمێ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام خەوی دەبینی، بە بەردەوامی خەوی دەبینی و بە ڕۆژیشدا شتی دیکەی دەبینی. سبحان الله، بە ڕۆژدا ئەو فەرمودانی کە هاتوون یەکێک لەوانە ئەفەرمێ إني لأعرف حجرا بمكة كان يسلم علي قبل أن أبعث إني لأعرفه الآن. أم فرمودي إمام مسلم لصحيح مسلم هاتوا أفرمي والله بردك دناسم لمكة سلامي ليدا كردم بيش بيغمبر آياتكم
ئێستا شەی ناسمەوە. لە فەرمودەیەکی دیکەدا ئەفەرمێ إن بمكة لحجرا كان يسلم علي ليالي بعثت إني لأعرفه إذا مررت به. ئەو بەردەی ئێستاش دەیناسمەوە کە سەلامی لێ دەکردم. لە ڕوايەتێکی دیکەدا لە ئیمامی عەلیەوە فەرمێ كنت مع رسول الله صلى الله عليه وسلم بمكة فخرجنا في بعض نواحيها فما استقبله جبل ولا شجر إلا وهو يقول السلام عليك يا رسول الله. سيدنا علي فەرمێ لەگەڵی دابووم لە شاری مەکە ئەڕۆژین والله دار والله برد ڕێک بەگوێی خۆم گوێم لێ بوو ئەیوت سڵاوی خوای پەروەردگارت لێبێ یا رسول الله. سڵاویان لە پێغەمبەری ئازیز دەکرد عليه الصلاة والسلام. طبعا فرمودەیەشیان ئیمامی حاکم لە مستەدرەکە هێنایەتی ئیمامی ذەهەبی تصحیحی ئەکات و شێخی ئەلبانیش لە صحاحی لە صحیح السیرە سنن نەبەویە هێناوێتی. فرمودەیەکی دیکە ئەفەرمێ إني أرى ضوءا وأسمع صوتا وإني أخشى أن يكون بي جنن. ئەفەرمێ پێغەمبەری عەزیز فەرمێ عليه الصلاة والسلام والله شتانێک دەبینم. چی بینیوە کێ زانێ؟ شتانێکی بینیوە چییە؟ ئێمە توانین مەلایکە ببینین؟ تەحملی ناکەین تەواوەن. مەلایکە چییە؟ نور. ئەفەرمێ ضوئێک دەبینم، ڕووناکیەک دەبینم، دەنگانێک دەبیستم، ئەفەرمێ ئەترسم بی جەنەن، وەک بڵێ هەستەکەم وەک بڵێ عەقڵم لە دەستدا بێ یان ئەترسم بەڕاستی بە جۆرە جۆرەکان تووشی زەرەرێک ببم. کاتێک ئەم ڕووداوە باسەکات لای دایکمان خەدیجە رضی الله عنها وأرضاها ئەفەرمێ نەخێر خوای پەروەردگار هەرگیز تۆ تووشی زەرەر و زیان ناکات، دڵنیا بە مەترسە تۆ تووشی زەرەر و زیان نابی حتا ئیبا بۆ لای وەرەقەی کوڕی نەوفل. ڕووداوەکانی بۆ باسەکات و ئەڵێ والله ئەمەی کە تۆ ئێڵێی ڕاستەوخۆ ئەوەیە کە خوای پەروەردگار دایبەزاندووە بۆ پێشتەوە بۆ پێغەمبەران و دڵنیا بە لەوەی ئەگەر بمێنم کاتێ تۆ دەبی بە پێغەمبەر و تۆ دێی ئیمانت پێ دێنم و شوێنت دەکەوم و دوات دەکەوم. بۆیە فەرمێ پێغەمبەری ئازیز عليه الصلاة والسلام ئەمە حاڵەتانێکی دیکە بوون. لە مەسەلەی خەوەکەیشیدا کە لە صحیح بوخاریدا هاتووە ئەفەرمێ والله هەر خەوێکی بدیایە وەک ڕووناکی ڕۆژ وەک سپێدەی بەیان ئەوە خەوەکانی ئاهاتە دی خەوی پێغەمبەری ئازیز عليه الصلاة والسلام. بۆیە بینین بەڕاستی سەرەتای جۆرێکی دیکە لە دابەزینی وحی پێغەمبەری ئازیز صلى الله تعالى عليه وآله وسلم برتی بوو لەوەی کە رسول الله عليه الصلاة والسلام خەوی زۆری دەبینی و خەوەکانیشی هەر هەمووی ڕاستەوخۆ ئەهاتە دی، یعنی لە ژیانی پێغەمبەردا هەمووی ئەهاتە دی خەوی ڕاست کە گرنگە بەڕاستی ئەمە بیزانین. لەسەر مەسەلەی خەو پێویستە بەڕاستی چەند تێبینێ بخەمە خزمەتان مسلمانانی ئازیز. ئەویش ئەوەیە کە پێغەمبەری ئەکرەم عليه الصلاة والسلام خەوی بینیوە. ئایا خەوبینین بەشێکە لە وەحی؟ ئەفەرمێ بەشێکە لە 46 بەشی وەحی خەو. بە تایبەتی ئێمەی مسلمانان دوای ئەوەی کە وەحی نەماوە لە ڕێگای چیەوە زۆر شت هەیە دەیبیستین یا پێمان دەوترێ بەرچاوڕوونیمان پێدەدرێت لە ڕێگای خەونەوەیە. بۆیە ئەفەرمێ ئەبێ بزانین کە خەوبینین ئەمانەتێکی زۆر گەورەیە. بۆ ئێمەی مسلمانان بەچی دابزانین خەوەکەت ڕاستە؟ ئەفەرمێ ئەصدەقکم ڕؤیا ئەصدەقکم حەدیثە. سبحان الله جاری وایە ڕێک لە ناو کۆمەلگایمە بەعکسوەیە کەسێکەیە دوو لە ڕووی ئێوە زۆر درۆزنە بەڵام زۆر جار ئیدعای خەوبینین بە پێغەمبەرەوەکاو یان زۆر شتەڵێ وایە. لە کاتێکە حەدیثەکە فەرمێ ڕازگۆترینی کەس لە خەوبینینەکانیانە کە خەوەکانی ئیعتیباری هەبێت ئەو کەسەیە کە ڕازگۆترین کەسە. واتە مەرجی وەرگرتنی خەو بریتە لەوەی کە کەسێکی ڕازگۆ بێ. ئەمە گرنگە بەڕاستی. ئایا دەزانن کە دەڵێن خەو وەحیە؟ ئێستا چێ سەیدونا یوسفی فێری خەو کرد؟ وعلمناه تأويل الأحاديث بەڵێ چێ فێری کرد؟ تەویلی خەوی فێر کرد وعلمناه. اینجا بزانین مەسەلەی خەوبینین مەرج نییە هەر هین بێت هەر ئەو بەرگەشمان هەیە. لە هێندی حاڵەتان مەرج نییە 100% کەسەکە مسلمان بێت. هەمومان نەزانین عەزیزی میسر خەوەکەی بینی وابوو، ئەو دوانی لە ناو زیندانەکە بوون لەگەڵ یوسفا خەویان بینی خۆ خەوەکەشیان دقیق بوو بوو. بەڵام بۆ ئێمە پێویستە بزانین خەو عیلمە، خەو وەحیە. کەسێک خەولێکدانەوە بکات ئیسا سەیدنا ئەبوبەکر جارێک دوان تەکلیفی کرد یا ئیلحاحێکی لە پێغەمبەری ئازیز کە با من تەویلی خەوە بکەم. ئەفەرمێ تەویلی خەوەکەی کرد وتی خۆشەویست تەویلی خەوەکەم چۆن بوو؟ فەرمووی
بەشێکیت پێکا و بەشێکت نەتپێکا ئەسەبتە بعضا واخطأت بعضا بەشێک لە تەویلی خەوەکەت پێکا بەڵام بەشێکی دیکەت نەپێکا بۆیە هەڕەشەیەکی زۆر قورسەکە پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وسەلام فەرموویە کەسێک خەوی نەبینی بێ و بڵێ بینیومە یان درۆ بکا بە خەو بینینەوە یان تەویلی خەو بکا وانە بێت ئەفەرمێ عقوبەکەی زانن چێ لە ڕۆژی قیامەتا کەسێک خەوی نەبینیەوە و خەوێکی درۆ دەگێڕێتەوە لە ڕۆژی قیامەتا دوو دەنک جۆ ئەدەن بەدەستیەوە سزای تۆ ئەو کاتە لا دەچێ ئەم دوو دەنکە جۆیە بە یەکەوە ببەستی جۆ بە یەکەوە بەسرێت واتە سزاکەی تۆ بەردەوام کەواتە خەو شتێک نییە خەڵکە خۆی تەویل بکیا بکەوان و زۆر جار خەڵکێکەیە مامۆستا خەوێکم بینی و ئەڵێم کاکە بینێرە بە ئەمانەت برایانێک کە لەو بوارە اختصاسیانە ئەتوان وەڵام بۆ بگرم بەس خودی خۆم نایزانم کاکە خۆ عیلمە و ئەمانەتە نایزانم لەبەرەوە ئەبێ بڵێم وەڵای قسەی تیاکەم ناتوانم قسەی تیا بکەموانە بۆیە ئەفەرمێ 6 دانەمانگ پێغەمبەری ئازیز بە تایبەتیم خەوە تایبەتانەیە بینی کەمەش خاڵێکی گرنگە بەڕاستی لە ئەوەندە بەسەر مەسەلەی خەو قسەی لەسەر بکەین خاڵێکی دیکە کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام لە پێش پێغەمبەرایەتیدا گرنگی پێدەدا بریتی بوو لەوەی کە لە هاوسەری بەڕێزی خات و خەدیجە ئیزنیە خواست و داوای لێ دەکرد پێویستم بە تەنهایی هەیە پێویستم بە تاکبوونەوە هەیە پێویستم بە دوورکەوتنەوە هەیە پێویستم بە دابڕان هەیە لە نێو کۆمەلگا و ژاوەژاو و دەنگەدەنگ ئەوەی کە پێی دەوترێ خەڵوەت ئەوەی کە پێی دەوترێ بە تەنهامانەوە کە پێغەمبەری ئەکرەم صلی الله تعالی علیه و آله وسلم ئەچوو بۆ ئێمە هەر دەڵێن ئەشکەوت بەس لە زمانی عەرەبیدا کەهف جیاوازە لەگەڵ غار کەهف گەورەیە بەس غار هەمومان دەزانی غاری حێرا با بڵێن چەند بەردێکە لەسەر یەک شوێنێکی بچکۆلانەیە شوێنێکی گەورە نییە طبعا 6 کیلۆمەتر هەوایی ئەو شاخە دوورە لە مەکەوە لە کەعبەوە با بڵێن لە کەعبەوە 6 کیلۆمەتر هەوایی بە بەرزی با بڵێن بە هەوایی دوورە و بەرزیشە یعنی ئەو شاخەیە زۆر بەرزە ئەگەر کەسێک سەرکەوت بێ پیایە بەڵام ئەوەندە هەیە بە ئێستاشەوە هەر حرەم و هین دەبینی یعنی شوێنەکە ئەوەندە بەرزە دەیبینی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام دەچوو لەوێ دەمایەوە بە تایبەتی لە کەیە لەوێ دەمایەوە لە ڕەمەزانە و ڕەمەزان تەمان هەر گرنگی پێدراوە و اقتیدای بە کێ کردووە بەڕاستی ئەمە شتێک نییە لە خۆیەوە بێ بەشێکی عەبدولموطەلیب بە تەنها ماوەتەوە و چووشە بۆ ئەو جێگایە بۆیە پێغەمبەری عەزیزی عەلەیهی سەڵات وسەلام ڕۆشتووە بۆ کێ بۆ غاری حیرا کە لەوێ وەحیشی بۆ دادەبەزێ کە دوجار باسێکین بە پشتیوانی خوا سبحانه وتعالى کەواتە خەڵوەت بریتێ لە دابڕان تەمان پێغەمبەری عەزیز ئەم ڕێگا دوورەی بڕیوە کە ئێستا بە مەتر حساب کراوە چەندێک دوورە تا لەم جێگایە ڕۆشتووە بۆ جێگایە چون بۆ سەر شاخ پەیامێکی تێدایە ئازیزانم پێویستە بیزانین ئەو شەوەیە کە ئێمە پێغەمبەرانمان لەگەڵ شاخا بەینیان خۆشە خوا سبحانه وتعالى دیداری لەگەڵ سەیدونا موسا لەکوێ بوو لە کێوی طور لەسەر شاخی طور بوو وایە تۆفانەکەی نوح و نیشتنەوە ینی ئارامگرتنی کەشتەکەی لەکوێ بوو وەستەوەت عەلە شاخی جودی ها لەگەڵ جودی بنمونە بابیڵێن حتا کە باسی پێغەمبەرە کرێ ئەڵێن لەکوێوە هاتووە لای جیبالی سەعیر پێغەمبەری عەزیز لێوە هاتووە دێ باسی ئەومان کرد کە ئەفەرمێ خوا سبحانه وتعالى عەبدێکی خۆشەوێ شوانێکی خۆشەوێ لەسەر لوتی شاخێکی بەرزە و شوانی ئەکا و نوێژ ئەکا شوانی ئەکا و بانگ ئەدا باسی شاخمان بووەکەوە تا دوایی سنەتە کە ئێمە سەرەکەوین بەرەو شاخ بەرەو بەرزایی بڵێن چی الله ئەکبەر کە دادەبەزین بڵێن چی سبحان الله و بیکەین بە یاسا بۆ مەسعەد هەرکەی سواری مەسعەد بووی ئێستا بڵێن بۆ نمونە کە بەرز بووی تۆ بڵێ الله ئەکبەر الله ئەکبەر بەڵام کاتێک کە دائەبەزی بڵێ چی بڵێ سبحان الله طبعا وتم ئەگوازم ژمارەیەکم وت 4 کیلۆمەتر هەوای دوورە لە چیاکەوە لە مەکەوە طبعا ئەفەرمێت پێغەمبەری عەزیز بۆچی ئەچوو بۆ وێنە مەسەلەی بیرکردنەوە لە دەسەڵاتی خوا سبحانه وتعالى مەسەلەی بیرکردنەوە لە ڕێگا چارە بۆ ئەم میلەتەی کە ئەم خەڵکەی کە بەڕاستی کە تایەتی ئەم هەموو خوا دەستکردەی کە هەیە ئەپەرسترێ ئەم جاهیلەتەی کە هەیە طبعا پێغەمبەری عەزیز عەلەیهی سەڵات وسەلام هەموو ئاماژانە بەمانای ئەوە نییە کە خودی خۆی کەسبی پێغەمبەرایەتی بکات یان خودی خۆی بزانێ بووە بە پێغەمبەر ئەوە تا ئەترسێ ئەم حاڵەتانە
بەڵام هەموو ئەمانە ئامادەکارین ینی فێرکارین هەموو زەمینە سازین بۆ ئەوەی کە رسول الله عليه الصلاة والسلام ئەو کاتەی کە جبریل دێت و ئەو کاتەی کە پەیامی بۆ دادەبەزێت چۆن تەحەمولی بکە. یعنی ئالێرە ئەمێ بەڕاستی لەسەر خاڵی ئەخیریان چ پەندێ وەربگرین ئێمە بە تایبەتی ئەویش ئەوەیە کە ئەزیزانم ئێمە ئێستا بۆ دەشەوی قەدردانیشین. ئێمە بۆچی مەسەرن کەوتمانە کاکە یەی بۆ مزگەوت نیەتی ئەعتیکاف بێنە مانەوە لە مزگەوتە بۆچی برایانێکەوە تا لە مزگەوتە ئەعتیکافیان کردووەم دەشە و دەڕۆژە لە مزگەوتە ناچنە دەرەوە. ئەم عیبادەتی تەفەکورە عیبادەتی بیرکردنەوەیە. ئەم عیبادەتەیە زۆر گرنگە بەڕاستی کە ئێمە پێویستمان پێی هەیە بۆ هەڵگرتنی و پەیامەیە. إنا سنلقي عليك قولا ثقيلا. أم بيام زور قرص أسانا أمن ده قرص أفرمي لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. شاخ كان ناتو أن هلي بقرن كاتي أفرمي إنا عرضنا الأمانة على السماوات خصمان سر آسمان كان خصمان سر والجبال شاخ كان همو أمانة فأبين أن يحملنها وأشفقن منها ناتواني هلي بقرن تكاين كربا إيما هالناجري بلام وحملها الإنسان إيما إيستا هالقري أم بيامين إيما أمانو لخزمتهم قرآن دار بجين إيما أمانو براسي أم قرآن حكم كاد لظلمان لمالمان لجيان مانا بيويسمان بچي هيا أو آياتيك أخوان موچيبو أم آيات أم باسي قرسي قرآن من بوكا أم قولا ثقيلا زانشي إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوى مقيلا إن ربك يعلم أنك تقوم أدنى من ثلثي الليل ونصفه وثلثه. قرآن بوشي فرزي كلا سر رسول الله عليه الصلاة والسلام بوشي هاد بفرزي ما ولا سر بيغمري عزيز عليه الصلاة والسلام شو نويش بوشي بيغمري عزيز عليه الصلاة والسلام لشو نويش دا قاتي شقبو بوشي بيغمري عزيز هندم أما ولا لناو نويجا تصورا كان كبينج جزء بەڵێ 5 جزئی خوێندووە پێغەمبەری عزیز وەڵام ئەمە جوزێکیش بخوێنین ڕەنگە شار بەدەرمان کرد لە چ کاتێک شار خوێندوێتی حەزەکەم بزانن لە سەرەتای گەنجێتیانە کە پێغەمبەری عزیز بە مانای کەلیمە ماندوو بووە و تەمەنیش یعنی هاتۆتە پێشەوە بەڕاستی یعنی تەمەنی بڵێن ئەوە هەڵکشاوە اینجا پێغەمبەری عزیز هەیەتی نوێژی کردووە 5 دانە جوزە قورئانی خوێندووە. لێرە مەبەستم پێچی ئەزیزانم طبعا پێغەمبەری عزیز کە ماوەتەوە لەوێنە ئەمە درێژەی کێشاوە بە مانگ کەمتر لە مانگ بە 20 ڕۆژ بە هەتا دوایی پێغەمبەری ئەکرەم خواردنی پێ نەماوە هاتووەتەوە خواردنی بردووە بە تایبەتی دایکی ئازیزمان ئەم هەموو کیلۆمەتر و هەزاران مەترەی بڕیوە و ڕۆشتووە خواردنی بدووە بە پێغەمبەری عزیز. خواردنەکەشی چی بووە؟ ئادەی خەدیجە ئاو زەیتون خورما نەعلێکی لاستیک توێشەبەرە کورداری خۆمان دارێک و توێشەبەرەیەک و میکە سەرچاند و بڕۆ. اینجا پێغەمبەری عزیز هەر کەسێکی لێوە تێپەڕی بێ شتی پێیاوە خەڵکە لێوە تێپەڕیوە شتی پێیاوە لێوە بە تەنها ماوەتەوە. ئێستا ئەمەوێ یەکێک لەو پەیامە گرنگانی بەڕاستی کە هەڵوەسی لەسەر بکەین ئەزیزانم ئەوەیە کە هەومان تەنها بینەوە لەگەڵ ئەمە هەومان تەنها بینەوە لەگەڵ ڕەفیق تەنها بینەوە لەگەڵ شاشە بەس تەنها نابینەوە لەگەڵ ئەڵڵا جەلە جەلالوه لە شەودا لەسەر بەرماڵ لە غەیری ڕەمەزان لە دوای ڕەمەزان بە تایبەتی زۆر گرنگە. ئێمەی مسلمانان ئەیڵێمەوە وەڵڵاهی شەومان زیندوو نەکەینەوە وەڵڵاهی شەومان بێدار نەبێ وەڵڵاهی پشکێک لە شەومان نەبێ بۆ دیدار و گفتوگۆ لەگەڵ خوا سوبحانەهو وتەعالا لە ڕۆژا تێیەکەوین لە ڕۆژا تێشکەین لە کار و کەسابەتا تووشی هەڵا بین لە بەرامبەر ئافرەتا خۆت ڕاناگری جەستەت بەهێز نابێ لە بەرامبەر حرامە خۆڕاگر نابی لە مەیدانی جەنگ و جیهادا دامەزراو نابی قاچەکانت ڕاوەستاو نابێ. بۆیە زۆر پێویستمان بەڕاستی بەمە هەیە بەڵام خەڵوەتێکی سونەتیانەی شەرعیانە خەڵوەتێکی گۆشەگیریەک ناک لەوەی کە وەڕەهبانیەتەن ابتەدەعوها بە مانای دابران لە کۆمەڵگا دابران نابە و مانایی کە عەزیەتی جەستەی خۆم بەم ها ئەوەی کە پێوتراوە چ لە کێش هیچ نەخوا عەزیەتی جەستەی خۆی بانە ڕاستە برسی بوون یەکێکە لە هەوێنی عیبادەت یەکێکە لەوەی کە ئینسان بەڕاستی یارمەتیەداروێت کە باش عیبادەتی پێ بکرێ بەڵام بەو فکرە سنەتیانەی پێغەمبەری ئازیزەوە بیکەی کە ڕقت لە جەستەی خۆت نەبێ. ئێستا فکرێکەیە لە مەسەلەی تەنهابوونەوە ئەمانە عەزیەتی نەفسی خۆی بە نا ئازیزانم
وازان مامۆسای نورسی نمونەیەکی جوان دێرێتەوە ئاڵێ کام پێغەمبەر بوو نەخۆشی زۆری بۆ هێنا و جەستەی زۆر بریندار بوو زۆر نەخۆشەکەی درێژەی خایان ئەیوب پێغەمبەر ئەفەرمێ ئەیوب پێغەمبەر جەستەی زۆر ماندوو بوو بەس ڕۆحی زۆر ئارام بوو. ئێستا ئێمە جەستەمان عەیبی نییە و زۆر لە خۆشیایە ئەو تا سەرمامان نابێ بڕواتانە بێ برایانم وەکو سوپاسگوزاریەک بۆ پەروەردگار ئەتوانی بڵێ بە درێژایی مێژوو مسلمانان بەقەدەر ئەمڕۆ خۆشگوزەران و وەسائیل و نیعمەت و پاک و خاوێنی و مزگەوت و کاراسایی لەبەردەستمانە نییە بۆ تاعەت و عیبادەت بڕواتان هەبێ اینجا تەماڵترینین بۆیە فەرمێ ئێستای ئێمە جەستەمان زۆر ئیسراحەتە بەڵام ڕۆحمان وێرانە. کتێبەکەی مامۆسای گوڵە ناڵێ یعنی باسی هینەکە گۆزەی شکاوە کاڵێ ئێمە پەیکەری ڕۆحمان تێک شکاوە بیخوێنەوە زۆر بەسوودە پەیکەری ڕۆحمان تێک شکاوە ئەبێ پەیکەری ڕۆحمان بنیاد بنینەوە ئەمیش چیەوێ خەڵوەتیەوێ ئەمیش دانیشتنیەوێ ئەمیش ڕاز و نیاز و گفتوگۆیەوێ لەگەڵ پەروەردگارە ئەی پەروەردگارە من لە چ زەمانێکە ئاژین ئەی پەروەردگارە گوناه دەورەی داوم ئەی پەروەردگارە حرام دێ بۆم ئەی پەروەردگارە حرام و گوناه و تاوان بە دوامە ئەگەڕێ ئەی پەروەردگارە ئێمە لە زەمانێکە ئاژین جاران ئافرەت شەرمیە کرد لە پیا و خۆی لادا ئێستا ئەبێ پیا و خۆی لابە جاران خەڵک بە دوای گوناه ئەگەڕا ئێستا گوناه بە دوای تۆ ئەگەڕێ ئەبێ ئەم ڕاز و نیازەمان هەبێ ئەی پەروەردگارە گەنجێکم حەز و داخوازیم هەیە بەڵام بۆم جێبەجێ ناکرێ ئەی پەروەردگارە نیمانە نی ڕاز و نیازمان نییە بۆ فەقیری خۆمان ڕاز و نیازمان نییە بۆ نەخۆشیمان ڕاز و نیازمان نییە عەرزە و حاڵمان لە باسی دنیا هەیە بەس لەگەڵ پەروەردگارە نیمانە بۆیە بێ فێر بین بەڕاستی لە خاڵی خەڵوەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام زەمینە و ئامادەسازی بۆەوەی کە خوا سوبحانە وتەعالا پەیامێک بخاتە سەرشانت پێت هەڵبگیرێ. کاتە ئازیزانم ئێمە ئەم شەو لە خزمەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام قسەمان لەسەر سێ خاڵ کرد. یەکەمینیان خوا پاراستوێتی لە چی لە شتی خراپ بڵین خۆیان پارێزە لە گفتاری خراپ هەڵسوکەوتی خراپ مەجلیسی خراپ. خاڵی دووەمیان باسی خەومان کرد ڕؤیا خەوبینین ئەمانەتە خەوبینین ئەمانەتە لای کەسێ بیجێڕەوە کە ئەهلی خەو بێ معبیری خەو بێ. باشە خاڵی سێیەم باسی خەڵوتمان کرد کە بەڕاستی خەڵوەتی سەر بەرماڵمان زیدوو بکەینەوە لەگەڵ خوای پەروەردگارە ڕاز و نیازمان هەبێ تەنهاییمان هەبێ تەنهایی کاتێک لە ڕۆژە بەتاتی لە شەوە تەمان لە شەوە کۆمەڵێک دووری ڕێگا هەیە نابڕێ کۆمەڵێک داخوازی هەیە وەڵامەکەی دەست ناکەوێ مسۆگەر نییە وەڵامدانەوەی لە شەوانە بێ بۆ ئێبێ بەڕاستی شەو زیندەیمان هەبێ ئەبێ گرنگی بین بە عیبادەتی شەو بە تایبەتی خولی یەک مانگی عیبادەتی مانگی ڕەمەزان بۆ ئەوەیە کە دوای ڕەمەزانیش بەردەوامی داواکارم لێت پەروەردگارە بۆ خاتری ئیسمی عەظەمت ئەم شەویش فورقان ڕەحمەت هیدایەت بەرەکەتی شەوی قەدرمان پێبەخشی یا رەب العالەمین. ئەی پەروەردگارە لێ داواکارم بۆ خاتری ئیسمی عەظەمت خۆمان ئەسپێرین بە تۆ خوایە دڵمان پارێزی خوای ئیمانمان پارێزی خوای ئەخلاقمان پارێزی یا رەب العالەمین. خوای پەروەردگار هیدایەتمان بدەی یا ئەڵڵاه ساتانێکمان هەبێ بۆ ڕاز و نیاز لەگەڵ تۆ خوای قورآن بکەی بە بەهاری دڵمان بیکەی بە شیفای دڵمان یا رەب العالەمین. خوای لەسەر قورآنمان ژێنی خوای لەو قورآنە تێمان گەیەنی خوای پەروەردگار ئەم قەدرەمان بەنسیب بکەی خوای تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ کەی خوای ئومەتی محەممەد المستەفا عەزیز کەیتەوە یا ئەڵڵا میوانانی ماڵەکە دڵخۆش کەی نەخۆشمان هەیە شیفای بەی خوای میهرەبان گیراوی مسلمانان هەیە بە تایبەتی دایکێک ڕای سپاردوین یا ئەڵڵا دڵی خۆشکەی یا ئەڵڵاه بیگێڕیتەوە بۆ لای هەر کەسێکی لێدا بڕاوە خوای پێی شاد کەیتەوە خوای برانی زەواجیان نەکردو بۆیان ئاسان کەی خوای ئەوانەی ئەهلی کار و کەسابەتن بەرەکەت بخەیتە کار و کەسابەتیانەوە ئەم منداڵانە خوایە بۆ خاتی ئیسمی عەظەمت هەمیشە میوانی ماڵی تۆ بن دامەزرا و بەختەوەریان کەی خوای ئەوانەی خزمەت بە ماڵەکانی تۆکەن خوای ئەوانەی ئەم دەنگ و ڕەنگە پەخشەکەن و بڵاوەکەنەوە هیدایەتیان بەی تەوفیقیان بەی ڕەحمەتی خۆت بەسەریانە بارێنی اللهم آمين أقول قولي هذا أستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.